خوای بەخشندە و مهرەبان بە ناوی گەلی کوردستان دانیشتنەکەمان دەست پێ دەکەین دانیشتنی ژمارەیەکی ئاسایی ساڵی یەکەم خوڵی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرەتا بفەرمونون دەقیقەیەک دەوەستین بۆ ڕێزلێنان لە گیانی پاکی شەهیدانی کوردستان فەرموو بەرنامەی کار بەپێی حکمی بڕگەی یەکەم لە مادەی 7 بڕگەی یەکەم و دووەم و سێم لە مادەی 16 و بڕگەی سێم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارەیەکی ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی پەرلەمان لە کات 10 بەیانی ڕۆژی هەینی ڕێکەوتی 1 سەی 2019 بەو شێوەیە بێت. یەکەم 1 دقیقا بێدەنگوەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشینەتەوەی. دووەم کردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردن لەلایەن سەرۆکی پەرلەمان بەپێی حکمی بڕگەی سێم لە مادەی 18 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سێم وتاری بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆنەی کردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی عێراق. ئێستا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان دەکەم ناوی ئەو ئەندام پەرلەمانانە بخوێنێتەوە کە داوای مۆڵەتیان کردووە بۆ دانیشتنی ئەمڕۆ فەرموو. سوپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی داوای مڵەتیان کردووە بۆ دانیشتنی ژمارە 1 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان. 1 مەم ئسکەندەر موڵەت، بەدری ئیسماعیل محمود موڵەت، سەباح محمود محەممەد موڵەت، سۆران عومەر سعید موڵەت، هەورەمان حەمە ڕەشید موڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان فراکسیۆنی یەکێتی بەپێی بڕگەی حوتەم لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە ئامادەنەبوو هەژمار ناکرێت. سوپاس. بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێز دکتۆر سەباح وجودی هەیە لێرە بۆیە داواکاریەکەی بۆ مۆڵەت هەڵبۆشێنەوە. بەڕێز سکرتێری پەرلەمان داواتان لێ دەکەم کە پوختەی کۆنووسی دانیشتنی ژمارە 1 لە خولی کردنەوەی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی کردنەوەی خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 6/11/2018 بەم شێوەی خوارەوە بوو. 1 کردنەوەی دانیشتن بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز. 2 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان. 3 سوێند خواردنی بە تەمەنترین ئەندامی پاڵێوراوی سەرکەوتوو بە بەڕێوەبردننی دانیشتنەکە لەلایەن بەڕێزیەوە وەک سەرۆکی یەکەمی دانیشتن. 4 بانکردنی پاڵێوراوانی سەرکەوتووی پەرلەمان بۆ سوێند خواردنی یاسایی. 5 دەستپێکردنی پرۆسەی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و دەنگدان لەسەری. 6 بانکردنی سەرۆک و جێگیری سەرۆک و سکرتێر بۆ دانیشتنیان لە شوێنی تایبەت بە دەستەی سەرۆکایەتی. باڵ. سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان. خاڵی دووەمی بەرنامەی کارمان وەرزی گرێدانی یەکەم کە بە خولی بەهارە ناو دەبرێت لە ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەینەوە. خاڵی سێیەمی بەرنامەی کار
بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە بۆنەی دەستپێکردنی یەکەمین وەرزی گرێدانی خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان پیرۆزبایی لەگەلەکەمان و لە ئێوەی بەڕێز دەکەین بە ناوی دەستەی سەرۆکایەتی. هەر بەو بۆنەیەشەوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە پێویستی دەزانێت کە لە وەرزی گرێدانی یەکەمدا لە ڕووی یاسادانان ئەولەویەت بداتن بەو یاسا و یاخود بەو پێشنیازی یاسا و بڕیارانەی کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی خەڵک و بە چاکسازی، هەروەها کە پەیوەستن بە کاراکردنەوەی دامەزراوەکانی پەیوەست بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا، بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بتوانێتن ڕۆڵ و ئەرکی خۆی بەپێی ئەوەی کە لە یاسا بنەڕەتیەکاندا هاتووە و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا هاتووە بە شێوەیەکی سیستەماتیک بجێڕێتن کە بریتە لە تەشریع و لە چاودێریکردنی دەسەڵاتی ڕاپەڕاندن. بۆیە داوا لەسەر جەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دەکەین کە بە گیانی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەیی لە بەجێگەیاندنی ئەرکەکانیان ڕێککەوتن و سازان بکەن لەسەر ئەو پێشنیازی یاسا و بڕیارانەی کە پێویستیان بە ڕێککەوتنی پێشوەختە هەیە لە نێوان فراکسیۆنەکاندا. ئێمەش لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەروەکو لە دانیشتنی یەکەم پێمان ڕاگەیاندن لە پەیڕەوکردنی سیاسەتی بێلایەنی بەرپرسیارەتی ڕاوێژکاری و هەماهەنگی لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بەردەوام دەبین و کار دەکەین بۆ لێک نزیک بوونەوەی ڕاجیاوازەکان لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو پێشنیازی یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانی و ڕەهەندی نەتەوەییان هەیە. و بە گرنگی دەزانم بەڕێزان ئەندامانی پەرلەمان کە پێتانی ڕابگەێنم خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆتە جێگای ئومێدێکی گەورەی خەڵکی کوردستان. هیوادارم ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ئاست چاوەڕوانیەکانی گەلی کوردستان بن لە جێبەجێکردنی ئەرکەکانیاندا بە هەموو پێکهاتە جیاوازەکانیانەوە و تعبیر بکەن لە ڕاو بۆ چوونی خەڵکی گەلی کوردستان کە داوای دەکا ئەویشیان بریتیە لە ئێستادا لە کاراکردنەوەی سەرجەم ئەو دامەزراوانەی کە پەیوەستن بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و کاری پێکەوەی و هەروەها چاکسازیکردن لە دام و دەستگاکانی لە دامەزرا و دام و دەستگاکانی سیستەمی حکومڕانیدا لە پێشی هەمووشیانەوە پەرلەمانی کوردستان. و لێرەشەوە پێتان ڕادەگەێنین کە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەنگاوی یەکەممان هاوێشتووە بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو پەرلەمانی کوردستاندا بێگومان بە هەماهەنگی و بە هاوکاری لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان. خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمان بێ و سەرکەوتوو بین لە ئەداکردنی کارەکانماندا. زۆر سوپاس بەم شێوە هاتینە کۆتایی دانیشتنەکە.